جواتا پارێزگاها دهوکێ کۆمبوونێک ئەنجامدا لەسەر کەواڵیتەیە خراپیە ئۆکسیجنی یاکو لە نەخۆشخانێن ئەهلی و یەن حکومی تێتە بکارئینان بە ئامادەبوونا ڕێڤەبەرێ گشتیە سەخلەمیە دهوکێ و دیسان ڕێڤەبەریên وان کۆمپانیا یەن ئۆکسیجنی دادگەرن. او دمکی نه کرد بود دمکی دریج بود وکو لجنه کامه یا بر وقت دیفچونا بابت اکسیژنیت کر سرانسری نخوشخانت پارێزگه ها دهو که هرچ بر هم اینانا و سروبر کارخانت ما امراضت به گهاندنا یا اوی اکسیژنی حتی آخر تشت گهیتا نخوشی دیاره لجنه ما وکینجی گلک شود حاضر جور و گلک سرنجو تبینی هبون هر سر برهم اینانه هر سر پیورتی آن نقاوت پاک و خاوینی ها اوی اکسیژنی زده باری او ره کارت کو آن او ره کو امراضت بید گهنه اش بطلب کار اینانا یا اوی اکسیژنی دیساجی که سروبر نخوشخانت اهلی الپارێزگه ها دهوکه اوجی تاورکه دی بوش اوه کمبونه کمک سر اونجو تبینیال سر کار واجی ها بو یت وانجی که بویه و ڕێڤەبەرێ گشتیە سەخلەمیە دهوکێ بەحسێ چاوانیا دیفچوون و چارەسەریە وان کێماتیا کرن یەن کارگەها داگرتنا ئۆکسیجنیدا. راپۆرتە وەرەژی کو دەهێنە دیراسە کردن دە لەژنەکێتە پێکینان شلایەمە و شلایەوە بک و ئەم سەر هەمی خاڵە براوە سینەمەک و چاوە هەر تشتێکێ بیتن بۆ باشکردنا ڕەوشە خزمەتن سەخلەمیە پارێزگاها دهوکێ تایبەت بە نەخۆشیت کۆرۆنای. بوو ماوێ دوو مەهانە لیژنا دیفچوونە بڵێن ئۆکسیجینێ و کەواڵیتەیە وانیا خراپ بە تایبەتی دەدەمان نوکەدا کۆ نەخۆشیên کۆڤید-19 ڕۆژانە 124 نەخۆشخانە تێن نەڤاندن و هەژمارێک جوان پێدویب ئۆکسیجینەیە گەلێک جوان بتڵان ژەنگار بوونە و کارتێکنێ لەسەر سەخلامیە نەخۆشی دیکەن و دبنە ئەگەرێ مرنێ. طبعا اول هرم کردستان همیه ما آمیرک نینه اوام بطلا پشکنین بو بتکن کاج نیوا وی بطلی چلی هاتیه جبر کو اف بطلی هنه وقتی ایتا داگرتن نزدیکی 100 حتی 110 پاونا قوت چتا وی بطلی او طبقاش ناف بطلی دا خرابت کت پشتی مده کی و تا چتا سر آسنی اول بسبب جنگاری طبعا اول نخوشخانه ترکیه مدید اوانا الکارگه بری بطلب چتا داگرتنت چتا تستی سلام بالایی دنگ امریکا دهوک